ئەمڕۆ قسە لەسەر بابەتی ڕۆژوگرتنەوە لە مردوو ئەکەین. ئەو کەسانی کە مردوون چوونەتە بە ڕەحمی خوای پەروەردگار، ئەگەر زیندوەکان بیانەوێ ڕۆژوو لە بری ئەوان بگرنەوە، ئایا حکمی ڕۆژوەکانیان دروستە یا دروست نییە، و ئایا چی بکەن بۆ مردوەکانیان لەجێ ڕۆژوەکان. خەڵی یەکە گرنگە ئێمە ئەو نەبزانین بەڕێزان کە ڕۆژوو عیبادەتێکی بەدەنیە، واتە پەرستشەکە بەجەستە ئەکرێ. عیبادەتە بەدەنیەکان نیابەت تایە ناوارید نییە، واتە کەس ناتوانێت لە بری کەس بیکە. بۆ نمونە نوێش کەس ناتوانێت لە بری کەس نوێش بکە، ڕۆژوو کەس ناتوانێت لە بری کەس بە ڕۆژوو بێ. بۆ نمونە حەج عیبادەتێکی خەلیتە لە بینی عیبادەتێکی بەدەنی و عیبادەتێکی مالیە، بەشێکی بەجەستە ئەکرێ، بەشێکی بە پارە ئەکرێ. باشە مەگەر ئینسانەکە زۆر مەعزوور بێ، ئەگنا کەس ناتوانێت لە بری کەس بیکە، هەتا خۆی بتوانێت ئەبێ خۆی عیبادەتەکە جێبەجێکە. ئەو کەسانی کە نەخۆشن بەڕێزان، ئەگەر نەخۆشیەکانیان مزمینە و نەخۆشیێکی بەردەوامە و ئومێدی چاکبوونەوەی نییە، کەسەکە مردووە و قەرزانی ڕەمەزان بووە، ئەمە هیچ مشکلەی نییە، ڕێک فیدیەی بۆ ئەدەی، چونکە ئەمە پێویست ناکە قەزای بۆ بکەیتەوە. ئەم هەر خۆیشی لە ژیانی خۆیە قەزای لەسەر نەبووە، چونکە نەخۆش بووە، نەخۆشیەکەی مزمین و بەردەوام بووە، ئەم بۆ خۆیشی ئەوە فیدیەی بدایە کە خۆی مردووە. ئێستا ئەو کەسانی کە زیندون لە بری ئەو فیدیەکەی بۆ ئەدەن. ئەگەر نەخۆشیەکە ئومێدی چارەسەری لێ ئەکرا، ئومێدی چاکبوونی لێ ئەکرا، نەخۆشیەکە کاتی بوو، ئەو کاتە دووسێ احتیمال هەیە. احتیمالی یەکەم ئەوەیە ئەم کەسە ئەمرێ باشە پێش چاکبوونەوەکە، یعنی بۆ نمونە خوای گەورە پەنای هەموو لایەکمان بە تووشی نەخۆشی سەرەتان بووە یا کۆڕۆنا بووە، باشە لە نەخۆشیەکەی چاک نەبووتەوە، بە نەخۆشیەکە مردووە. ئەم کەسە پێویست ناکە نە قەزای بۆ بکەیتەوە، نە فیدیەی بۆ بدەیت. بۆ چونکە خۆی نەخۆشیەکە ئومێدی چاکبوونەوەی هەبوو، بەڵام کە ئەجەل مۆڵەتی نەداوە ئەو کەسە قەرزار نەبووە، ئەو کەسە قەرزار نەبووە، چونکە نەیتوانێت. ئەو کەسێک وایە کە حەزەکە حەج بکە، بەڵام ناوی دەرناچێ یا هەرگیز پاری ئەوەی نییە حەجی پێ بکە، ئەمە کە ئەمرێ قەرزاری حەج نابێ. ئەگەر بۆی بکەی باشە، بۆینەکەی بە قەرزاری نەمردووە. بەنسبەت ئەو کەسانش کە نەخۆشیەکیان هەیە، نەخۆشیەکەیان ئومێدی چاکبوونەوەی لێ ئەکرێ، بەڵام ئەمان لە ڕەمەزانە مردوون، مۆڵەتی گرتنەوەیان نەبووە، باشە ئەم کەسانە هیچ قەرزاری ڕۆژوو نابن. ئەگەر مەسەلەن میراتگەرەکانیان کەفارەتیان بۆ بدەن، فیدیەیان بۆ بدەن، باشە ئەگەر بۆیشیان نەدەن هیچ قەرزار نەبوون و هیچ مشکلەیان نییە. ئەگەر ئەمانە چاک ببوونەوە، بەڵام دوای چاکبوونەوەکەیان دکتۆر وتوی ئەمانە جارێ نابێ بە ڕۆژوو بن تا ماوەیەک، قەدەری خوا لەو ماوەیەیان مردن، یا بۆ نمونە لە سەفەرا بوون، یا بۆ نمونە عودرێکیان هەبوو، فترەی چاکبوونەوەکەیان زۆر کەم بوو، مەجای ئەوە مۆڵەتی ئەوەی نەداکە ڕۆژەکانیان بگرنەوە، ئەمەش بە ڕێزان قەرزار نابن و هیچیان لەسەر نیەوە بە قەرزاری نەمردوون. واتە ئەگەر فیدیەیان بۆ بین ئەکرێ، ئەگەر نیشماندا هیچ لەسەر مردوەکانمان نییە، چونکە ئەمانە قەرزار نەبوون شەرعەن. خاڵی سێیەم ئەو مردووانەمان کە نەخۆش بوون، لە نەخۆشەکەیان چاک بوونەتەوە، ئەیان توانی ڕۆژۆکە بگرنەوە، بەڵام ڕۆژۆکەیان نەگرتوێتەوە. لەم حاڵەتەیە بەڕێزان کە ڕۆژۆکەیان نەگرتوێتەوە قەرزار بوون، کە قەرزار بوون عولەما دوو ڕەئیان هەیە. هەندێکیان ئەڵێن ئەکرێ کە سوکارە زیندۆکانیان ڕۆژۆکانیان بۆ بگرنەوە، هەندێکیش ئەڵێن فیدیەیان بۆ ئەدرێ. ئەسڵی شوایە بەڕێزان ئەگەر فیدیەیان بۆ بن هیچ مشکلەی نییە و پێویست ناکە کەس لە بری ئەوان بە ڕۆژوو بێ، و ئەسڵیش فیدیەکە باشترێکە، چونکە عیبادەتەکە عیبادەتێکی بەدەنیە کە سقوتەکە لە شەرعا، سقوتەکە بۆ فیدیە، یعنی ئەگەر کەسەکە خۆیشی بمایە فیدیەی ئەدا. بۆ نمونە ئێستا کە خۆی مردووە ئێمە فیدیەی بۆ ئەدەین. لەبەرەوە ئەسڵ وایە لە مەسەلەی مردووە ئێمە ئاگامان لەوە بێ کەسەکە کە مردووە ئایا قەرزار بووە یا قەرزار نەبوو. ئەگەر قەرزار بووە ئەو کاتە پێویستەکە فیدیەی ڕۆژۆکەی بۆ بدەین، یا ئەگەر کە سوکارەکەی فەقیرن کەسێک لە بری ئەو بە ڕۆژوو بێ. ئەگەر هاتوو قەرزاریش نەبووە، وەکو عەرزم کردن نەخۆشیەکە درێژخایەن بووە بە نەخۆشیەکە مردووە و مەجای گرتنەوەی نەبووە خۆی، ئەو کاتە هیچی لەسەر نییە. ئەمە یەکێکێ لەو بابەتانی کە زۆر جار پرسە و ئەو ڕوژێنرێ لە کاتی مانگی ڕەمەزانە.